رادیوی دەنگی گەل دەنگی تۆی هاوڵاتیە. کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل با یارمەتی هاوکاران گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. هەرمی ڕۆژنامەنووس گولیستان تارا کە لە ئەنجامی هێرشی دەوڵەتی تورکی داگیرکەر شەهید بوو پاشەوەی لە سلێمانیەوە بەڕێکرا بۆ زێدی خۆی وێڕای ئاستەنگەکانی پۆلیسی دەوڵەتی تورک لە ئێلحی باکووری کوردستان بە بەشداری سەدان کەس بە خاک سپێردرا. تەرمی شەهید گولیستان تارا لە دەروازەی سنووری ئیبراهیم خەلیلەوە با دروشمی شەهیدان نامرن پێشوازی لێکراو. دوای کارەکانی پزیشکی دادوەری شەرناخ گەیاندرایە ئیلحلازێتی شەهید پێشوازی لە تەرمەکەی کراو با کاروانێک کە لە سەدان ئۆتۆمۆبیل پێکات بوو گەیاندرایە گەڕەکی تیلمەرگ. ئەحمەد بولان تەکیک برای شەهید گولیستان تارا لە سەرگۆڕی شەهید وتی ڕێگای میدیای ئازاد ڕێگایەکی پیرۆزە، ئێمە پابەندبوونی هاوڕێیانی گولیستانمان بەرامبەر با یادی گولیستان بینی، لە سلێمانیش پابەندبوونی هاوڕێکانی بۆ گولیستانمان بینی. هەروەها پەرلەمانتاری پارتی دیموکراتیکی گەلان لە مەراسمەکەدا وتی بینیمان کە هاوڕێکانمان لە هەرێمی کوردستانی فیدرال لە چ بارودۆخێکدا کار دەکەن و ئەو زەحمەتیانەی کە میدیای ئازاد دەیکێشێت بینیمان. لە قۆناغی کۆتاییدا بووینە شاهدی یەکێک لە نمونە هەرە ڕوونەکانی هێرشەکانی دەسەڵاتی ئاکەپە و مەهەپە دژی گەلەکەمان. لەلایەکی ترەوە ئامانجی سەرەکی حکوومەت هەمیشە ژنە بە دوای ڕێگا و ڕێبازەکانی کوشتنی ژناندا دەگەڕێت. ئێمە وەک میراتگیری ئەو ژنانەی کە خەبەت دەکەن تێکۆشانی خۆمان بەهێزتر دەکەینەوە و ژن ژیان ئازادی دەڵێنەوە. دوای بە خاک سپاردنی تەرمەکە مستەفا مەسعود تەکیک یەکێکی تر لە براکانی شەهید وتی سوپاسی گەلەکەمان دەکەین کە لە هەر چوار پارچەی کوردستان دەژین، ئەوانەی کە لەگەڵ ئێمەدا لە یەکگرتوویدا جێگەیان گرتووە و شەهیدەکەمان لە باوش دەگرن وەک بنەماڵە و هاوڕێیانی گولیستان بەڵێن بە گەلی کورد دەدەین تا ئاشتی بێتە سەر ئەم خاکە ئێمە خەباتی خۆمان درێژە پێدەدەین. لە کەمپی پەنابەرانی شەهید ڕستەم جودی لە مەخمور لە 20 تەموزی ساڵی 2023ەوە لە پێناو ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان چالاکی ئیشگیری دەستی پێکردووە و لە 460مین ڕۆژیدا ئەم شەو 80مین گروپ چالاکیەکەیان لە سۆگرت. مەراسمی وەرگرتنی نەوبەتی نوێ باخولەکەیەک ڕێزگرتن بۆ یادی شەهیدانی ئازادی کوردستان لە بارەگای بنەماڵەی شەهیدانی مەخمور دەستی پێکرد. دواتر چالاکیەکە با دروشمی بژی سەرۆک ئاپۆ و بێ سەرۆک ئاپۆ ژیان نابێ و بژی بەرخۆدانی ئیمراڵی گروپی 80مین ئیشگریەکەیان دەست پێکرد. شگری لە دژی دەست بە سەرداگرتنی شارەوانی جولەمێر کە لە گەڕەکی بیۆغڵ و دەستی پێکردبوو لە 75مین ڕۆژیدا بەردەوامە. لە چالاکیەکەدا ئاماژە بەوە کرا سیاسەتی شەڕ دەبێتە هۆی لە ناوبردننی تورکیا و سەرنجخرایە سەر ئاشتی. هاوسەرۆکی دەمپارتی لە چالاکیەکەدا وتی لەگەڵ نزیکبوونەوەی 1 ئەیلول ڕۆژی جیهانی ئاشتی پێویستە جارێکی دیکە سەرنج بخرێتە سەر گرنگی ئاشتی بۆ ئەوەی ئاشتی بەدی بێت. پێویستە هەمووان بە بەرپرسیارەتیەوە مامەڵە بکەن. سەرۆکۆمەر لە هەموو شوێنێکی جیهان ئاشتی دەوێت. ئەی بۆچی لە وڵاتەکەی خۆیدا ئاشتی ناوێت کاتێک باس لە کورد دەکرێت سیاسەتی کۆمەڵکوژی و ئینکار جێبەجێ دەکرێت. ئێمەیتر نامانەوێت دایکانمان بگرین با پێکەوە ئاشتی بخولقێنین. هەروەها هاوتەبێژی هەرێمی ئانیاکاری دەروتی لە گەلی کورد ساڵانێکە لە ژێر زوڵم و ستەمدا دەژین. ئەم وڵاتە ئێستا پێویستی بە ئاشتی هەیە دایکانی کورد و تورک پێکەوە دابنیشن و لەسەر ئەم پرسە قسە بکەن. دەبێت کۆتایی با یاسای دوژمنکاری بهێنرێت و بناغی ئاشتی دابنرێت. سوکاری شەهید هێرۆ بەهادین دەڵێن شەهید یەکێک بوو لە ژنە قەڵەم بەدەستەکان و لێهاتوو بوو. هەروەها بڵاوکردنەوەی ئەو ڕاگەیاندراوەی دژە تێرۆری کوردستان هێندە شەیدکردنی هێرۆ ئازاری داون و ئەو هەواڵانەش درۆن لە ڕاستیەوە کە دەڵێن ئەم ڕۆژنامەنووسە چەکدار بووە. دەوڵەتی تورک یەکێک شەهید بکات دەیانی دیکە دروست دەبنەوە. هەریەکە لە خاڵۆزا و پورزای بنەماڵی شەهیدی قەڵەم هێرۆ بەهادین کە لە 23 ئاب لە نزیکی شارۆچکەی سی سادق بەهۆی بردومانی دەوڵەتی داگیرکەری تورکەوە شەهید بوون بەم جۆرە دەدوێن.
حەزەڵا هەر دۆڕاوە دەوڵەتی تورک بەرامبەر ڕۆڵەیەکی کورد هیچی پێ ناکرێت بۆ کچێک لە کچێک ترساوە درۆنی بۆ لەسێنێ جا ڕۆڵەکانی کورد 100 ساڵی تریش بێ لێی بکوژدێ و شەهید ببێ و یەکێک شەهید بێت دەیانی تر دروستە بێتەوە بەوە کۆتایی نایە پەیامی ئێمە ئەوەیە داوا لە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە ئەکەین ئەوەی خۆی بە خاوەنی کورد ئەزانێ داوا لە حکوومەتی عێراقی ئەکەین وەلەو داواکەشمان هیچ جێی خۆی ناگرێ بەڵام ئێمە ئەو داوایە هەر ئەەکەین باچی تر ڕۆڵەی کورد بە ناها خوێنی نەڕێژدێ هەواڵە ڕەت دەکەین و ئیدانیشێکین ئەوە بڵێن با گەڕوان و تبێ معنەوە دەستی خۆیانی تایە ئەینا ئەوانەیە من پێتە لەمەتوام سوێم خۆم ینی بنەماڵەکەمان ئەو بنەماڵی ئەوان بە تایبەت و خاڵەزانە من لەڵم چەکدارێکی یە حزبیانە وتایسەکە نەکەین پەکەکە بکەن ئەوانە دەستگاش کەوای و دەستژەتوری پارتی سەر بلخێکن لەوان من وا هەستەکەم. پاش ئەوەی فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی دەوڵەتی داگیرکەری تورک لە جۆری ئەکسۆنگۆر هاتە ئاسمانی پارێزگای کەرکووک لالایەن هێزی ئاسمانی عێراقەوە بە سیستەمی بەرگری پانستری فەڕەنسی خرای خوارەوە لە بارەی درۆنەکەەوە میدیای فەرمی تورکیا ئاشکرای کردووە کە لە جۆری ئەکسۆنگۆرە و درۆنەکە لە ناوچەی چیمەنی کەرکووک نیازی ئەنجامدانی هێرش و پردومانکردنی هەبووە لە دژی پەکەکە هاوکات عەمید ڕووکان عەبدولسەلام حەموودی جێگیری فەرماندەی بەرگری ئاسمانی ناوچەی باکووری سوپای عێراق ڕایگەیاند تیمەکانی بەرگری ئاسمانی عێراق درۆنێکی تورکیان خستوەتە خوارەوە. ناوبراو ئەوەشی ئاشکرا کرد درۆنەکە لە سنووری سلێمانیەوە هاتبوو لە ئاسمانی شارەدەی چیمەنەوە کایەی ئاسمانی کەرکووکی بەزاند و لە ژێر ڕێنمایەکانی فەرماندەی هێزەکانی بەرگری ئاسمانی عێراق خراوەتە خوارەوە. بەرپرسانی باڵای یەنەکە و بزوتنەوەی گۆڕان ڕای دەگەێنن دەوڵەتی تورک با شەیدکردنی ئەو دوو ڕۆژنامەنووسە کارێکی چەتەیی و ترسنۆکانیان ئەنجام داوە و نابێت حکوومەت و کۆمەڵگەی نێودەوڵەتی لێی بێدەنگ بن و دەڵێن دەوڵەتی تورک دەیەوێت یەنەکە ڕاکێشێتە ناو شەڕی بادینان و براکوژیەوە. ئارێز عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەنەکە و هەروەها عومەر عینایەتی پارلەمانتاری پێشووی گۆڕان لە پەرلەمانی هەرێمی کوردستان بەم شێوەیە دەدوێن. دەوردە تاوانەکانی دەوڵەتێکی هەر تورکیا لە ناوخاچی هەرێمی کوردستان گەورەتر دەبن بۆیە پێویستە هەرێمی کوردستان بە حزبە سیاسیەکانیەوە بە خەڵکەوە بە حکوومەتیەوە هەموو بێنە دەنگ و پێویستە حکوومەتی عێراقیش لەسەرەوە بێدەنگ نەبێت. هەر لایەنێک دەستدۆیی بۆ دەوڵەتێکی داگیرکەر بکە بۆی بێ هێر پەلاماری کورد بدە پەلاماری هەرێمی کوردستان بدە بێگومان جگە لە جاشایەتی هیچ تری لێ ناوەشێتەوە. کارێکی ترسنۆکانە بوو بە بەداخەوە من سەرخۆشی لە خانەوادەیانەکەم زۆرم پێ ناخۆش بوو. ئاسمانی کوردستان بەدەست وڵاتی عێراق و شو هەرێمی کوردستانی شەوە نییە بۆتە جارێکی بەرەڵا بەدەست حکوومەتە دراوسەکانەوە ئێران و تورکیا ئەوانە ئەو کاری ئەوان کردوانە دوو کەسی ڕۆژنامە نووسن یعنی هیچ کار نە سەربازی بوون ئەگەر سەربازیش بوون بەو شێوە تیرۆرکردنە هەر کارێکی ترسنۆکانە و جەبانانەیە. لەبەرەوە من داوا بە تەسەوری خۆم ئەوانیانەوێ وەکو ئینزارێک بێکێتی نیشتیمانی کوردستانی بدەن چۆ لە ماوەتیش کردوانە دەستێژیان کردووە لە ئەوە سی ساخش دوێنێ کردیان نزیک سی ساخ. ئەو کارە جۆرێکە لە هەڕەشەکردن لە سنووری یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی بیان قزێنە ئەو شەڕۆی کە ئیساکیە لە منطقی بادینانەکرێ و بەرجۆرێ لە جۆرەکان وا بکەن کە هاوکاری دەوڵەتی تورکیا بکە. بەڵام من لێرەوە داوا لە یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم ئەو هەڵوێستەی کە هەیەە بەردەوام بن لەسەری نەخزێنە ناو شەڕێک و شەڕی براکوژیەوە. ئایا بە ئیجباری پێیان کراوە ئایا خۆیان ویستویانە جێشی تورکی هاتوۆتە ناو هەرێمی کوردستانەوە بە بۆ چوونی من هەوڵ بدەن لەوە زیاتر تەجاوزی سنووری خۆیان نەکەن و حدودێکیان بۆ دابنێن و پەنابەنە بەرن دەوڵەتەکانی دنیا بەرامبەر بە دەستوری عێراقی بەرام ئەوەی کە پێویستەکە لەلایەنە دیبلۆماسیەکان و فشار بکەنە سەر حکومەتی تورکیا بۆ و هێرشە ڕابگرێ و کێشەی گەلی کوردیش لە تورکیا بەجگە لە بە گفتوگۆ بە شەڕیش چارەسەر نابێت ئەبێ حکومەتی تورکیاش و ئاخیری مەتافە هەر پەنابەر بەرێ بۆ گفتوگۆ. من لێرەوە جارێککە ئیدانەی ئەو شتنەکەم پێم ناخۆش بوو کارێکی توریستانە و جەبانانە بوو. دەستەی گشتی هەشتی شعبی ڕاگەیان هێزێکی هەواڵگری و یاریدەری زانیاری بەڕێوەبەرایەتی گشتی ڕاگەاندنی هێزەکانی هەشتی شعبی لە پارێزگای ئەنبار توانیویانە سەرکردەیەکی دیاری پاشماوەکانی چەتەکانی داعش دەستگیر بکەن. هەروەها
ئاماژیان بەوەش کردووە دەستگیرکردنی ئەو بەرپرسە باڵایی داعش لە میانی ئۆپەراسیۆنێکی ئەمنی تایبەتدا بووە کە لە سەر بنەمای زانیاری هەواڵگیری دروست ئەنجام درراوە. ئەوەشیان خستۆتە ڕوو ڕێو شوێنی بنەڕەتی پێویست بە بەرامبەر بە دەستگیرکراوەکە گیراوەتە بەر و ئەم ئۆپەراسیۆنەش لە چوارچێوەی زەنجیرێک ئۆپەراسیۆنی ئەمنی تایبەتدایە لا لایەن هێزەکانی هەشتی شعبی و هێزە ئەمنیەکان لە پارێزگای ئەنبار لە بەدووادا چوونی پاشماوەکانی چەتەکانی داعش و ئەوانەی دەیانویست ئاسایش و سەقامگیری لە پارێزگاکەدا تێک بدەن. مێرمنداڵێکی تەمەن 16 ساڵانی خەڵکی ئێستانبول لە لایەن داواکاری گشتی دەوڵەتی داگیرکەری تورکەوە بەوە تۆمەتبار کراوە کە گوایە مانگی ئایاری ئەمساڵ لە کاتی تێپەڕینی کاروانی ئۆتۆمۆبیلەکانی و ئەردۆغان جنێوی داوە. مێرمنداڵەکە وتوێتی باهۆی خێرایی تێپەڕین ئۆتۆمۆبیلەکان ترساوە و وتوێتی نەمدەزانی بەرپرسێکی حکوومەت لە ناو ئۆتۆمۆبیلەکەدا هەیە، سوکایەتم بەسەر و کۆمار و هیچ بەرپرسێکی حکومی نەکردووە. لە ئەنجامی هێرشێکدا بۆ سەر شاری عامودی سەر با باکوور و ڕۆژهەڵاتی سووریا هاوڵاتیەک پاش برینداربوونی لە هێرشەکەدا شەهید بوو. هەروەها لە ئەنجامی هێرشەکەدا زیان بەر تۆڕی کارەبای عامودی کەوتووە و چەند دوکان و ماڵێک زەرەنمەند بوون. تا ئێستا هیچ لایەنێکی فەرمی لەبارەی بردومانەکەەوە هیچ ڕاگەیاندراوێکیان بڵاو نەکردوێتەوە، زانیاری دروست لە بەردەستان نییە. لە ئاکامدا ئەنجومەنی گەلی شاری عامودا لە ڕۆژاوای کوردستان بە ڕاگەیاندراوێکدا هێرشی سەر شارەکان شەرمەزار کرد کە بووە هۆی شەیدبوونی هاوڵاتیەک و برینداربوونی دوو کەس. لە چالاکیەکەدا ئەندامێکی کۆمیتەی ژنانی ئەنجومەنی عامودی بەیاننامەی چالاکیەکەی خوێندەوە و نەتەوە یەکگرتوەکانی بەرپرسیار کرد لە بەرامبەر هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بۆ سەر ناوچەکە و هەروەها بانگەوازی کرد سنوورێک بۆ هێرشەکان دابنێن. لا دژی هێرشە بەردەوامەکانی دەوڵەتی تورک کە دوێنێ بووە هۆی شەهیدبوونی ژنێک بەناو خالیدە محەممەد شێخۆ و کوڕەکەی بەناوی عەدنان سلێمان لە قامیشلو، هەروەها هێرشەکەی سلێمانی لە 23 ئاب کە لە ئەنجامدا ڕۆژنامەوان گولستان تارا و پێرۆبەهادین شەهید بوون لە کۆبانی ڕێپێوانەیەک ئەنجامدرا. دانیشتوانی کانتۆنی کۆبانی لا گۆڕەپانی ژنانی ئازاد لە کۆبانی کۆبوونەوە تا گۆڕەپانی ئاشتی ڕێپێوانیان کرد. چالاکیەکە سەرەتا با کۆبوونەوەیەک لا گۆڕەپانی ژنانی ئازاد لە کۆبانی دەستی پێکرد و دواتر ڕێپێوان هەتا گۆڕەپانی ئاشتی بە باشداری ژمارەیەکی بەرچاو لە هاوڵاتیانی ناوچەکە و با دروشمی بە ئیرادەی ژنی ئازاد ئێمە کۆتایی با سیاسەتی قڕکردن و داگیرکەری دەهێنین ئەنجامدرا. لە دوای ڕێپێوانەکەش گربوونەوەیەک ئەنجامدرا و دواتر زۆزان بەکر ئەندامی کۆردیناسیۆنی کۆنگرەی ستار لە کانتۆنی فرات و تێی پێشکەش کرد و ڕایگەان با هۆشمەندی ژن ژیان ئازادی تۆڵەی شەهیدان دەکەینەوە. ئەمڕۆ ساڵڕۆژی گیانبەخکردنی فواد مستەفا سوڵتانیە. هاوڕێ فواد ساڵی 1948 لە ئاوایی ئەڵمانەی سەرباشاری مەریوان لەدایک بووە و لە ساڵی 1966 ڕۆیشتە زانکۆی سەنعاتی شەریفی تاران و لە سەردەمی خوێندنی لە زانکۆ ڕووی کردە چالاکی سیاسی و لە ساڵی 1969 لەگەڵ کۆمەڵێک لە هاوبیرانی کۆمەڵی دامەزراند و ساڵی 1974 لە شاری سنا لە لایەن ساواکی شاوە دەست بەسەر کرا و بۆ زیندانی کۆمیتەی هاوبەشی ساواک و شارەوانی لە تاران ڕاگوێزرایەوە و 4 ساڵ لە زیندانەکانی قەسر و سنە مایەوە. مانگرتن لە خواردنی 24 ڕۆژەی بەندکراوان لە زیندانی سنە بووە هۆی ئازادی ئەو کۆمەڵەیەک بەندکراوی دیکە. دوای کۆتایی هاتنی ماوەی 4 ساڵ زیندانی هاوڕێ فواد و گەڕانەوەی بۆ ناو کۆمەلگا ئیتر بوو بە یەکێک لە کەسایەتیە ناسراوەکانی شۆڕشی ئێران و بوو بە ڕێکخەرێکی کۆمەڵایەتی ناسراو. ناوی فواد مستەفا سوڵتانی و کۆمەڵا لە ڕێبەری خەباتی سەردەمی ڕاپەڕینی 1970 لە بزوتنەوەی جەماوەری لا شاری سنە و پێکێنانی شۆرەیشار لە شارە جۆراجۆرەکانی کوردستان و لا کۆچی مێژووی خەڵکی شاری مەریوان و لا ڕێخستنی یەکێتی جوتیاران و لا ڕێپێوانی بەرینی جەماوەری لەسنەوە بۆ مەریوان و هەروەها لە پێکێنانی یەکەمین پۆلەکانی پێشمەرگەی کۆمەڵە و پێکێنانی جەمعیەتە دیموکراتیکەکان
کوردستان لە زۆربەی شارەکانی کوردستان و لا ڕێکخستنی مقاومەی چەکدارانی جەماوەری لە بەرامبەر هێرشی ڕژێم بۆ سەر کوردستان درەوشایەوە لەگەڵ لەشکەرکێشی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان لە ساڵی 1970 لە مانگی ئاب هاوڕێ فواد دەستپێشخەری کاری ڕێکخستنی مقاومەی شۆڕشگێرانی خەڵکی کوردستان بوو کە ڕۆژی 30 ئابی 1970 لە نەبەرد لەگەڵ هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی و گیانی بەخت کرد. هەواڵەکانمان پێشکەش کردن هەر شاد بن.